سڵاوتان لێبێ ئەزیزان لە قەزای شارە زۆرە لەگەڵتانە بین لە بەرنامەی پەیامی تۆ. خەریکە وردە وردە حکوومەتی بەغدا هەموو لایەنەکان کۆبنەوە بۆی کابینەی تازەی حکوومەت تەشکیل بکەن. هەرێمی کوردستانیش بە وەفدێک دەچێتە بەغدا و بە کۆمەڵێک داواکاریەوە. ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیانە پرسین ئایا کورد لە ئێستاە چ شتێک زۆر زەرورە بۆی و وەفدەکە داوای چی لە بەغا بکات بۆ ئەوی بۆ هەرێمی بەدەستبێنێت. لاوانە پرسین ێوەش دەگەڵمان بزانین هاوڵاتیان ئەڵێن چی و داواکاریان چیە. فەرموون. من داواکەم مادە 140 جێبەجێ بکەن. داواکەم مافی کورد هەمووی کامل جێبەجێ بکرێ، کورد مەغدون کێشێ نەکرێ. داواکەم ئەو خەڵتا تعلیم نەکرێ لە کەرکووکە، ماڵەکەی خۆی لێ بوو بە تەواق و نازانێت چی بکە. لە عەرزی بوا باپیریا دەرەکرێ کورد، زەڵم لە کورد نەکرێ. من ئەوەم گەرەکەم. واتە تۆ پێ دوایە مادەی 140 لە هەموو شتێکی زەرورتر ئێستا. زەرورە، زۆر زەرورە. بۆچی زەرورە؟ ئەوە خەڵکە بۆچی لە خاک و ئاوی خۆی دەرەکرێ بۆ باپیری؟ ئەوە ڕاستە. بۆچی هەتا ئێستا کورد لەو کابینانەی پێشوو نەیتوانیوە ئەو تشتانی کە تۆ ئەڵێ بەدەستی بێنێ ئەوەفدا بۆ مەسئولەکان بکە. ئەو پرسیار ئاراسی مەسئولە بەرپرسەکان بکە کاکە. ئەو ئاراسی حیزبەکانی بکە، ئەوانەیە کەم لە ملانێ حیزبیەکەن، ئەم ئەو قبوڵ ناکە ئەو قبوڵ ناکە. ئاراسی ئەوانەیە بکەوان خۆیان نەزان جوابن. جگە لە مەسەلەی مادەی 140 کەرکووک ئەو پێداویستانەی تری کە بۆ کورد و بۆ هاوڵاتیانی کورد زەرورە، وەکو بۆ نمونە مەسەلەی بوجە و مەسەلەی موچە ئەمانە تا چەند زەرورە ئەمان داکۆکی بکەن لەو مافی. زەرورە پێداگیری بکەن لەو مافی کوردە، لەوەی زیاتر مافی کورد پێشەن نەکرێت لە دەستوری عێراقی تازە. وڵای ئەوەی ڕاستی بێ ئەبێ کورد هەتا ئیسا ئەوەی کە ڕۆیشتووە تازە بێ لە لاپەڕێکی سپی هەڵدەنەوە و کوردیەک ڕێزی هەڵبژێرێت، تەبای هەڵبژێرێت لەبەر خاتری مەسالەحی میلەتەکەی خۆی هەر شتێک بکات. تۆ بە یەک دەنگی باش ئەگەر تۆ ئەندامی ئەو وەفدەوی کە ئەچتە بەغا لەوێ چ داواکارێکی کورد داواکەی داوای چ شتێک لە حکوومەتی بەغاکەی کە بۆ کوردی؟ وڵی ئەوەی داواکاری وێت پێش هەموو شتێ من ئەگەر لە ناو میلەتەکەی خۆما بژیم ئەزانم معاناتی میلەتی خۆم چێ و ئەزانم داواکاریان چێ. لە ڕاستیشا هەر کەسێکە ئێمالی نەکات داواکاری میلەتی خۆی زانێ، خاستەن وەفدەکان. وڵی ژیان پێویستە، خەڵک ژیانێ، خەڵک موچێوێ، خەڵک بژێوێ وایەوانێ. بەڕاستی تر کۆمەڵێ وعد و عود دراوە لەمە پێش ئەوەی ئەگەر نەکرابێت ئێترە بێ لاپەڕێک بێت. مەسەلەی ئەو ناوچانی کە کێشیان لەسەر وەکو کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ئەوان تا چەند گرنگە ئەو وەفدە داکۆکی لێ بکەن؟ وڵاهی هەتاکو بەدەر لەوەش کە بڵێن حەدە لێمکان هەتاکو دواتڵەبی خوێنان ئەبێ دیفاع لە خاکی خۆیان بکەن و هەتا ئێستا لە کابینەکانی پێشووە مەسەلەی کەرکووک یەکلایی نەبووتەوە. خۆ مادەیەکی دەستوری مادەی 140 مەسەلەی کەرکووک یەکلایی بۆتەوە بۆ کورد، بەڵام بۆ تا ئێستا نەیانتوانێت لەو کابینانەی پێشوە مەسەلەی کەرکووک یەکلایی بکەن. وڵای ترە ئەو پرسیارە باە لە خودی ئەو کەسانە بکرایە کە وەفدن کە لیژنەن هاتوچی ئەو شوێنانەیەکەن. لە ڕاستی ئێمەش هەر شێگە لە چاوی کامێرەکانەوەیان بینێ گینا خۆوەکو واقع نیە لە ناواقعەکە بزانین مۆزەڕین ڕاستیەکان ئەشارنەوە و هەموو شتێک دەرناخن بۆ هاوڵاتی. وڵی ئەویان دەست خۆیان کەوتووە. ئێستا حکوومەتی تازای عێراق تەشکیلەکرێت، کوردیش بە وەفدێک دەچێتەوە و داواکاری خۆی پێشکەشەکە. بەڕای تۆ چی داواکاریەک زەرورە لە ئێستاە بۆ کورد داوای بکات؟ ئەگەر داواکاریەکان داواکاری نیشتیمانی بن بەلای منۆ زەرورە، نەک داواکاری دەستکەوتی شخصی و حیزبی، چونکە دەستکەوتەکان کۆتاییانێت هەر پۆستێک لە ئێمە داوای بکەین لە بەغا نامینێ. بەڵام داواکاری نیشتیمانەکان وەکو گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکان داواکاری ترکە پەیوەندی بە مەسیری ئەم وڵاتەوە هەیە. بەڵام بڕوا ناکەم ئەم سەرکردانە ئێمە بیر لەوە بکەنەوە. دایم کێشەی ئەویانە چۆن لەگەڵ هەر ئیسا نازان چۆن ڕێبکەون لەگەڵ کام لایەنە لەسەر چی لەسەر ئەوەی ڕێگایان بەر خۆیان نەوتەکەم فرۆشن. کێشەی ئەوان تەنها ئەوەی تۆ کێشەی خودی میلەت و نیشتیمان پەروەری و ناوچەی کێشە لەسەر و هاوڵاتیان نیە، هەمووی بۆ شخصی بۆ ئێستا ئەوان لە خەیاڵی چیە؟ خەیاڵی ئەوان
لەگەڵ هەر لایەنێکیان ڕێ بکەون ڕێگەیان بدا خۆیان نەوتەکە بفرۆشن نەک تەسلیمی عراقی بکەن و عراق موچەی خەڵک بنێرە کێشەی ئەوان ئەوەیە جا ئەیشی بینی تۆ لە داهاتوو ئەبزان وایە یاوانی ئەگەر تۆ وەکو خۆت ئەندامی ئەو لیژنەبی کە ئیشتە بەغا ئەو داواکاریانت کە لە بەردەستایە کامیان لە هەمویان بە زەروتر دەزانی بۆ کورد ئێستا حکومەتی بەغا جێبەجێ مەسەلەی کەرکووک لە بەلای من ئەوەلیەت و ئەفزەلیەتە لەلایەن بەڵێ بۆ لە کابینەکانی پێشوانیان توانیوە ئەو مەسلەی یەکلایی بکەنەوە و لە کابینەکانی پێشوشا مادە 140 لە ڕووی دەستوریەوە کەرکووک بۆ هەرێمی کوردستانە بۆ هەتا ئێستا یەکلایی نەبوو مشکلەی ئەوان تەنها وەرگرتنی پارە بووە لە کابینەکانی تری پێشووترە کێشیان بەڵێ بۆیە نەیانتوانیوە خۆشتان نەزانن پارێکی لێشاوە هاتە وڵاتە گویان لە وەزع خەواندوو ئێستا ئەوە شەڕیانە لەسەرەوەی کامیان ئەم لایەن حەز ناکا کورد بچێتەوە ئەو لایەن حەز ناکا کورد بچێتەوە دەسەڵاتی پارێزگار کورد بێ ئەڵێ لەبەرەوە لە خۆم نییە سەر و کۆمار نابێ هی تۆ بێ لەبەرەوە پارێزگار بێ بە من کێشەکانیان ئەوەیە تەنها کێشەی شخصی و حزبیە میلەتی کورد کێشەی شخصی کوشتوێتی هەتا ئێستا لە پێش میرنشینەکانیش و کێشەی شخصی و پۆست و پلە و پایە کوشتوێتی ئەوە خۆخۆر بووە لە ناویەکە ئامادەن هەموو تەنەزولێ بۆ تورکمان و شیع و سونە و دار و بردکەن بەس بە کوردی نەکەن کورد لە بینی خۆیان ئەوەی بەلاوەمە بەس ڕاستی کورد ئەبێ یەک هەڵوێز بێ یەک بەرنامە بێ هەتا یەک بەرنامە هەتا یەک هەڵوێز بن حکوومەتی عێراق ساویان بۆکە گویان لێگرێ یعنی بەڕاستی میلەت بێتاقەت بوو لە یەکتر شکاندن یەکتر قوبوڵکردن میلەت ئەوەیە ئەگەر تۆ وەکو هاوڵاتێکی کورد ئەندامی ئەو وەفدەبی چ شتێک لە ئێستا لەو پێویستیانەی کورد لە هەمووی زەرورترە داوای بکرێت یاخود تۆ داوای چی لە حکوومەتی بەغا بۆ جە مەسەلەی وەزعی پێشمەرگە مەسەلەی نەوت ئەبێ کورد مەسەلەی کەرکووک ئەبێ ئەم شتانە یەک لایەک بکرێتەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بەڕاستی مەسەلەی کەرکووک لە کابینەکانی پێشووتریشان بە مادەیەکی دەستوری مادەی 140 لەبوو بۆ هەتا ئێستا یەکلایی نەبووەوە ینی خۆ لە پێشووتریشان توانێمە وەکو داواکاری و وەکو مەرج داوا بکەن بۆ هەتا ئێستا کەرکووک یەکلایی نەبووەوە وەڵی کورد لە ڕاستیە ئەوەش گەڕێتەوە بۆ یەکەڵێسی کورد ئەبێ مەرجعەت هەبێ ئەبێ بگەڕێتەوە بۆ مەرجعەت بزانێ عنی یەک بڕیاری یەکڕاییەوە زۆر ئەساسە بۆ کورد مەسلەی کورد پەرتەوازەی کورد بوو ڕاستی هەومان نەزانین لە یعنی لە مەسلەی ریفراندۆمە ئەوە بوو کورد یعنی گەی خەریک بوو بگێتە یعنی لووتکە ئەو یەکەڵوێستی وای لە کورد کردکەوە یعنی سەری نەگرت مەسلەی سەربەخۆیی کورد یعنی ئەوە ڕوونە یعنی ئەوە مەسلەی یەکەڵوێستی بواە کورد ئێستا لە ئاستی ترا بوو وڵای من وەکو خۆم بڕوان پێ نیە بە هیچ شتێک لەبەرە کورد هەتای سە نەیتوانیەوە پێگەیەکی بەخۆت لە عێراقادا بینکە هەر بۆ پلە و ماف و کۆمەڵەشتی بەرژەوەندی مەسوولەکان و ئەو شتانێ مەسەلەی کەرکووک ئێستا ئەوە چەند کابینەیەکی پێشوش مادەی 140 بووە کە لە ڕووی دەستوریەوە باسی کەرکووکە کاکە سەر بە کووردە بۆچی هەتا ئێستا یەکلایی نەبووەوە وڵای ئەوە هەموو یەکەوتە سەرشانی مەسوولەکان هەموو شەڕی پۆستەکە و هەموو شەڕی پلەی خۆیەکە و یەکێتی بەجیا و پارتی بەجیا و یەکگرتوونی ئەگەر یەکگرتو بوون نەتوان کەرکووک بێنەوە بەڵام یەکگرتوونین بۆیە هەموو جارێ ئاوا لە دەستێدا خۆت ئەندامی ئەو وەفدەبی ئێشتە بەغا چی داواکاریکی کورد لە ئێستا لە هەمووی زەرورترە بی وڵای یەک پارچەی خاکی کوردستان هەموو حیزبەکان یەک بگرن بە یەک لیست بڕۆنە بەغا نەکارێکەوە بەجێ پارتی بەجیا بڕاتە بەغا و گۆڕان بەجیا و یەکێتی بەجیا ترازانە بۆ هەتا ئێستا شەر بەردەوامە لە ناو کورد هەروە بوو لەوەتی دروست بوو کورد هەر لە یەک ترازاوە قەت یەکگرتو نابێ کورد لەبەرە کورد یعنی پلە و پارە هەرکە ئەو یەکگرتوویە لە هەمووی زەرورترە بە کوردستان ئەوە لە هەمووی زەرورترە لە پارە زەرورترە لە پۆست زەرورترە لە هەموو شتێ زەرور کە یەکگرتو بی هەموو شتێکی پێکرێت بەڵام یەکگرتو نەبیت هیچی پێ ناکرێت والله ضرورە بەوەی کە بژێوی خەڵک چاک بکە مەسەلەی بودجە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕاستکاتەوە لە ساحەبە بۆ کوردستان ئامادەکە و ناوچە جێناکۆکەکان پێویستە چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەو کۆمەڵە زۆری ئاوارەکە لە ناو کوردستانە و قوتی هاوڵاتیانی کوردستانە خۆن حکوومەتی عێراقی چارەسەری بۆ بدۆزێتەوە حەقا هاتی کێشەیەکە لە بینی حکوومەتی عێراق و هەرێمە یەکلای بکرێتەوە کوردیش بە یەکگرتووی بچێتە بەغا لەوە زۆر باشترە قسەکان تا باسی مەسەلەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانە کرد
بۆ لە کابینەکانی پێشووتران ناتوانراوە مەسلەی کەرکوو یەکلایی بکرێتەوە کە لە کۆنەوە مادەی 140 هەیە باسی کەرکوو. وڵای پێم وایە ئەو وەفدانی کە ڕۆشتون یعنی زۆربەیان وەکو حیزبایەتی ڕۆشتون وەکو کوردایەتی نەڕۆشتون یعنی بە بڕوای من وایە حەق ئەم جارە کورد بە یەکگرتووی و بە یەکدەنگی بچێتە بەغا بۆ ئەوەی هەموو کێشەکان لەگەڵ بەغا یەکلایی بکاتەوە. ئەگەر تۆ خۆت ئەندامی ئەو وەفدە بی چ داواکاریێک لەنا ئەو شتانی کە باسی کرد لە هەمووی زەرورترە کە ئەو وەفدە داوای بکات داوای چییە؟ لەم کاتا بودجە لە هەموو کتێک پێویسترە بۆ کورد بودجە پێویستە و ئەمجا کوردیش بە مواتینی دەرجێک سێر بکری وەکو عێراقیەکانی تر وەکو عەرەب نەک بە دەرەجە دوو ئێستا ئێمە وەکو دەرەجە دوو واین بە تایبەتی کوردەکانی کەرکووک. کورد هیچێکی بەدەستەوە نەماوە تا بتوانم چێتە بەغا شتێ بۆ ئەم میلەتە بکات هیچیان بەدەستەوە ئەمانە بازرگانی یەکەن بەسەرم خەڵکەوە ئەمانە بازرگانن سیاسی نین ئەمانە بۆ حکومڕانی ناشەن. ئەمە با بڵێن لە پێشووترە ئەو نمونانەی پیشاندوو کە ئێستا ئاوا تۆ ئومێد بیلی بەڵام ئەگەر خۆت ئەندامی ئەوە دەبی کە داواکاریەکان ئەبەنە بەغا لەنا ئەو شتانێک بۆ کورد پێویستە چ شتێک لە هەمووی زەرورترە بووە. بەڕێزمی ئەمە نابینەوە ئەندامی ئەم وەفدە خەیاڵپڵاو لێ نەدەین چاک و خراپی ئەم حیزبانە لە ڕاستیان بۆ چەپیان لەگەڵ میلەت ڕاستیان نەکرد چەندین جار دەرفەداتە پێش بۆم خەڵکان نەیانتوان هیچ بە میلەتە بکات. بەڵام بۆ تۆ شتەکەونە بە قورسەگری خۆ ئێستا یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو هەر خەڵکی ئەم شارە بوو چەندین کەسی تریشمانەیە نمونەی لەناو قەزای شارە زۆر ئێستا ئەندامی پەرلەمانە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە پلۆپۆستی تریان هەیە بەس بۆ نەبێ ئومێدی لەوەی کە ئێمە کێشەمان ئەوەیە هەر کەسێ لەناو خەڵکا دەرەکەوێت کە چۆر ناو پلۆپۆسەکە و پلۆپۆسی وەرگرت بە بەشەوەندی خۆی شەکات بە ناوی کوردایەتیەوە بە ناوی برایەتیەوە یەک ڕیزی نەتەوەکەمان تێک نەچێت تێک چوو ئەولاتریش تێک چوو لەبەرەوە چارەسەر هیچیان نییە لای من. بۆچی تا ئێستا کورد نەیتوانێت مەسەلەی کەرکووک لە کابینەکانی تریشا یەکلایی بکاتەوە خۆ هەر کەرکووک بە مادەی 140 یەکلایی بۆتەوە بۆ کورد بەڵام بۆ تا ئێستا لە کابینەکانی تر نەیانتوانێت ئەو داواکاری کورد جێبەجێ. من پێم وتی ئەمانە بە بازرگانی چوونە ناوچە عێراق و کەرکووک و ناوچە دابڕێراوەکان هەر بازرگانی زیاتری هیچ شتێک مەبەستیان نەبوو بۆیان نەیانتوانێت تا ئێستا هیچکەم بۆ میلەتە هەناخۆ هەموو شۆڕشێک ئەگەر ڕازگۆ بن لەگەڵ شۆڕشەکانیان لەگەڵ خەباتی پێشویانە ئەیانتوانی شێ بکەن هەموو وڵاتان واگەشون هەموو میلەتان واگەشن و ئاماجەکانیان. داواکاری مافە دەستوریەکان ئەوانەی کە بۆ کورد ڕەوایە ئەوانەی کە لە دەستورا چەسپیوە کورد بەس بۆ ئەوە نەچێتە بەغا بۆ خۆ دەرخستن بێت بۆ پشتگیری لە هاوڵاتی ئەمجا بۆ پشتگیری لە میلەتی کورد بڕوە ئێمە وەکو هاوڵاتی ئەوەی لە توانای هاوڵاتیە بۆ گەیاندومانە چەندها کەسمان دەرچاندەوە بۆ ئەوەی ببێ بە ئەندام پەرلەمان و داکۆکی لە مافە ڕەواکانی ئێمە بکە بەس نەک وەکەوانەی کە بچنە بەغا بۆ گیرفان پڕکردن بێت بۆ خۆ دەرخستن بێت بۆ خۆ گەورەکردن بێت. کورچی ئەوێ کوردەوەی ئەوێ بتوانێت بە ئاشتی و برایەتی بژی کوردەوەی ئەوێ بتوانێت وەکو هاوڵاتیەکی پلەیەک لە عێراقا بژی پلە دوو نەبێت ئەمەش بەدەستی کی ئەکرێت ئێمە توانی بۆ نمونە چوارەندان پەرلەمانمان دروست کردووە 50 بچنە بەغا بە یەکدەنگی بە برایەتی بچنە بەغا لێ داوای مافە دەستوریەکانی کوردکەن داوای مافی ڕەوای کوردکەن ئەوەی کە بۆ کورد ڕەوایە ئێمە بە زیاوە نامانێ کورد لە دروستبوونیەوە تا ئێسا باوەڕ ناکەم ئەم بستە چوو بێتە سەر خاکی کەس هەمیشە ئەوان هاتوونە دەسە خاکی ئەمە کورچی بکە کورد گەڕانەوەی دەست هەندامی ئەوە دەبی کە چتە بەغا لەو داواکارانی کورد چ شتێکی لە هەمووی زەرورترە خۆ تەمان هەموو داواکاریەکانی کورد قبوڵ ناکرێت ئیلا هەندێکی قبوڵەکرێ و هەندێکی ئەبێ وازی لێبێ چ داواکارێکی کورد بەڕای تۆ زەرورە و داوای چی ئەکرێت؟ وەڵاهی داوای مافی دەستوریەکەم داوای گەڕانەوەی کەرکووکەکەم چەندەها شۆڕش لەسەر کەرکووک دانرا نەک ئەو بەو شێوەی کەرکووک ێسا بەوە کوردی تایە ئیهانە ئەکرێن سەرکوت ئەکرێن داما و ماڵوێران ئەکرێن بۆچی هەتا ئێستا مەسەلەی کەرکووک یەکلایی نەبێتەوە خۆ وەکو تۆ مافی دەستوریە مادەی 140 لە کابینەکانی پێشووشایان توانی ئەو مەسەلەی یەکلایی بکەنەوە بۆ هەتا ئێستا نەیانتوانێت ئەو مەسەلەی کەرکووک یەکلایی بکەن. من پێم وایە ئەگەڕێتەوە بە دەستێوەردانی دەرەکی بۆ کەرکووک لەولا تورکیا لەولا ئەمریکا لەولا ئێرانە لەولا وڵاتە زلیێزەکانە هەمووی ئامادەن سەرکوتی کورد بکەن کوردیش تاوان لە خۆیاتی بۆ ئەوە کە خۆی لە ناو خۆیان خۆخۆرە ناتوان یەک دەست بن یەک پارچەکەکە بۆ نمونە ئێستا سەیرەکەی ئەمە پارتیویەکی خاوەنی 48 کورسین لەولا ئەمە چوار حیزبەکە خاوەنی ئەوەنە کورسین ئەوە نەوەی نوێ هەرێکی گیانەچن لە ئاشیەکە ڕوان بۆ خۆی بۆ نمونەوەی نوێ ئەڵە کاکە من پەیوەندیم بە مالیکیوە کردو ئەگەر بێت و پارتیویەکی دیوێ من لەوێ ئەکشیەمەوە ئەوانش خواخۆیانە بۆ پارچە پارچەبوونی کورد من پێم وایە ئێستا لەم کاتە پەرتەوازەبوونی شیعە کورد ئەتوانێت سوودمەند بێت لەمە کورد لە شیعە لە تەمەنی خۆیان بۆ بەقەوە ئێستا پەرتەوازە نەبووە کورد ئەتوانێت لەم کاتە بڕوا داوای مافە دەستوریەکان بۆ خەڵکی کوردستان کاکە بۆ خۆیانی نەکەن پێش میلەت بخەنە پێشی خۆیان ئەمجارە بە ئەمجارە بتوان شتێ بکەن بۆ کورد
وڵایی ئەو وەفدە داوای مافی کورد و مافی دەستوری کوردستان بکەن باشترە. ئێستا لەناو ئەو داواکارانی کە باسم کرد کامەیە لە هەمووی زەرورترە مەسلەی کەرکک و ناوچەی کێشە لەسرە مەسلەی بودجێ مەسلەی نەوتە مەسلەی سربەخۆییە ئەبێ هەندێک لەم داواکاریانە هەڵبژێرە خۆ هەمووی بۆ جێبەجێ ناکەن چییە کامێ لە مازە وڵات زیاتر مەسلەی دەستوریەکە باشتر ئەگەر بکرێت. بۆچی لە کابینەکانی پێشووترا ناتوانرا ئەو مەسلە دەستوریانە یەکلایی بکرێت؟ وڵی کێشەکە حیزبی بوو ئیش بۆ حیز بکرا زیاتر بۆ دەسەڵاتەکرا ئیش بۆ مافی کورد نەکرا گرنگیان بە وڵاتی نەدا گرنگیان زیاتر بە حیزبیەدا. با بڵێن لێکترازانەی کورد بۆ قەت تەواو نابێ بۆ بە بەردەوامی کورد لە ناوخۆی کێشەی وڵا کێشە زیاتر دەرەکیە ینی زیاتر وڵاتان دەسەخانە ناویشەکەەوە بە وڵاتانی دەرەوە دراوسەوەیە کورد خۆی بۆ نەیتوانێت کۆنتترۆلی خۆی بکە وڵی نایڵ ناخۆ کورد خۆی هەوڵەدا بەس نایڵم. خەور و حرمەت و دین و ئیمجارە ئەوەی کە پێویستە بۆ ماڵ و عایلە و فەقیر و فقەرا چاوێکیان پیا بخشێنێ و ویژدان و ڕەحم بێرنەمەیان و با هەمووی دوعای خێریان بۆ بکاوە بێەوە بەرەوە و تەئیدیان بکاو ئەمریکانەوە جێ بێرە و ڕێیان بۆ بە. باشە ینی ئەوەی باسی کرد ئێستا مەسلەی بژێوی و مەسلەی خەڵکی فەقیرە نقصان داما و فەقیر بێنەوە پیرەژن ئەمانە هەمووی خدمت دەکرێت ئەوە تا حکوومەتی ڕاستەقینەیە هەمووی خدمت کرێ بەڵێ بۆ لە پێشوە نەتوانراوە ئەو داواکارانەی کورد جێبەجێ بکرێت تا ئێستا واللهی ئەوە نەعادلیە والله وبالله ئایسەکەی ئەدامکردن نەعادلیە چاوی نییە عەقڵی نییە دەسڵاتی نییە بیکە با خۆی کەڕ و کوێ دەکات تەوا نەعەدالەت بوون زوڵمیان لە کورد کردووە تا ئێستا دیارە کورد خۆ بۆ خۆی نەیتوانوە لە ناوخوای یەک ریز بێ یەکگرتو یەکریز هەر ناوێ هەرەکێ دینێ هەرەکێ حیزێک هەرەکێ وڵاتێک هەرەکێ شتێکە پەرچێ بوو مەساقەوە بۆیە ئەمیش بۆیە وایاتوە ئەگەر یەکچین و یەک خوا و یەک دین و یەک ئاین و یەک قورئانوێ هەمووی تەبایی ئەو ڕێک و پێکە هەمووی چاکەوێ هەمووی خەڵمەتێداتێ هەمووی مشورەتی بۆ تێرێ نەبوو خوان درۆیە لە درۆەکەم تۆ بێژە درۆەکەی پێ حەزەکەم یەک ریز نییە یەک دین نییە یەک مەزەب نییە یەک ئەخلاق نییە ناوەڵڵا ئەیدرێ کە کۆمەڵێکی خراو بوێ ئەبێ ئەو چاکە و ئەو دەسەڵاتدارە چاکیکە بە عەدالەت بە حوکمی قورئان و حەدیثی پێغەمبەر وەڵاهی یەک ریزی باشە ئێستا ئەگەر تۆ ئەندامی ئەو وەفدە بێچتە بەغا لەنا ئەو داواکاریانە چ شتێک داواکەی بۆ کوردستان ینی بۆ نمونە مەسلەی کەرکک و ناوچەی کێشە لەسەرە مەسلەی بودجێ مەسلەی نەوتە مەسلەکانی کێ چی شتێک زەرورە کورد داوای بکە لە ئێستا وەڵاهی کورد ئەبێ یەک ریز بێ لەوێ داوای مافی خۆی بکە وەڵاهی ئەوە تایبین یەک ریزی نییە لەناو بۆچی مشکلیان هەیە بە بەردەوامی لەناو خۆیان ئەم مشکلان لەناو کووردا تەواو نابێ قەنیان توانێت ڕوبەڕووی کورد دەوەختە کورد هەر هەیە یەک ریز نەبوو نەخێ ئەگەر یەک ریز بووایە وەتە ئەیبینی وەڵاهی نازانم بڵێ کاری چی وەڵاهی مشکلێت چیە دەست بە مشکلە دەسەڵات مشکلە هیچ شتێک نییە دەسەڵات ئەی شۆ مەسەلەی نیشتیمانپەروەری و داواکاری خەڵک و خەمخۆری مالپەروەری لەناو کوردان نییە نەخێر بڵای پێین ئەوە هێنی خۆمە خۆ لە کەناڵەکانیانەوە هەموو حیزبەکان بەبێ جیاوازی هەمیشە داکۆکی لەوەکەن کە ئێمە مافی خەڵکە پارێزین داوای مافی خەڵکەکەین بە قسە نابێ بەکردەوە بێ هەشتێک کردەوەی لێنە دەبێ با بە قسە بێ قسێت هیچ شتێکە بێ بە قسە هیچ داواکارێک نێ تاوان بیکەن ئەوان هەرچێک بێ لەسەر مەسلحەت و بەرژەوەندی خۆیان نوێشتێکیان بوو میلەتی کورد نەکردێت تۆ ئەگەر ئەندامی وەفدەکە بیکەیشتە بەقا داواکارەکانی کورد چی زەرورە داوای بکە وەڵی داواکاری ئەوەی بژێوی خەڵک دابین بێ موچەی خەڵک زیاد بکە موچەی پێشمەرگە و ئاشایش و برانی هاتوچۆ ئەم شتانە ینی بژێوی خەڵک بتوان دابینکەنەوە ینی مەسەلەی بودجە لە هەمووی زەرورتر ئێستا هەموو شتێ ئەوە لە هەموو شتێ زەرورتر بوو بۆ هەمووی پێشوانیان توانی ئەم مەسەلانە یەکلایی بکەن نەکراوە تا ئێستا وەڵی لەبەرێن بەس بەرژەوەندی خۆیان لە پێش هەموو میلەتەوە بووان
بەرژەوەندی خۆیان پێش هەموو شتێک بوو ئەی لە کەناڵەکانیان هەمیشە باسی مافی خەڵک و نیشتیمان پەروەری و کەرکووک و هەمووی درۆدە لەسەر شتێکیتیانی وەڵا حیچ ئێستا ئەم جارە دەرفەتە کورد بتوانێت لەو داواکاریانەی هەیەی داوای شت بکە چی داوا بکە هەر بوو جا بەتەناوی چیتر وەڵا بە دڵنیاییوە کە داواکارییان هیچ شتێک نییە ئللا وەکو مەسلحەت و بەرژەوەندی خۆیان نەبێ و کۆمپانیەکانی خۆیان نەبێ شتێکی تریتیانی وەڵا هاوڵاتیە سیرێک هاوڵاتیەوەی بەخۆی سەیرانەکە شتێکی تر ناکە هیچ هەرچیەکشێک چارەسەر وەڵا چارەسەر ئەوەی ئالیان مل و ڕاخی ئەومە شەخۆی من سەر بۆ ڕوونوتە هیچ چارەسەرێک نییە وڵی زۆرش زەرورە وەکو داواکاری جارێ من ئەوەی دەستورە جێبەجێ بکرێت کە دەستور جێبەجێکریا معناوە هەموو جێبەجێکرێ بۆ کورد ئەمە یەک پاشان یەکڕێزی کوردستان پاژەوەی ترەبێ کورد یەک دەنگ بێ نەک بۆ پلە و پۆست بۆ نەتەوەی بۆی کێشەی نەتەوەی کورد چارەسەر بێ لە مێژی عێراق وەتا ئیسە دامەزرا کێشەی کورد هەر چارەسەر نەکرا چون کورد داوای چی کرد داوای پۆستی کرد پۆستیش کێشەی کورد چارەسەر ناکا ئەبێ کێشەی کورد بۆ چارەسەرەکرێ هەموو مادەی دەستور جێبەجێ بکرێ و بۆ پلە و پۆستی نەچێ تەنها بۆ ئەوەی بچێ مافی کورد بەگشتی نەک بە پلە و پۆست پلە و پۆست کێشەی کورد چارەسەر ناکات ئەو داواکاریانەی کە کورد هەیەی بۆ نمونە مەسەلەی کەرکووکە بودجێ نەوتە مەسەلەی سەربەخۆیە بەڕای تۆ ئەگەر تۆ خۆت ئەندامی وەفدەکە بێ داوای چی لە حکوومەتی بەغاکەن مەسەلەی کەرکووک هەر چارەسەر ناکرێ و هەر نابێ شتیوە وڵی هەرچی ئەوەی کە کورد تا ئیسا دانوستانی کرا لەسەر کێشەی کەرکووک هەر باوەڕم پێی نییە بێەوە مڵکی کوردستان بۆیە تورکیا ئەڵەی منە عەرەبی سونە ئەڵەی منە عەرەبی شیعە ئەڵەی منە ئەمە هەر نابێشتیوە ئەوە لە مێشکی خۆیان دەرگا کورد بەڵام خۆ لە دەستورە مادەی چل هەیە و یەکلایی بۆ تۆ مادەی سەوچل ئەڵێ سەوچل قەت باوەڕم بە مادەی سەوچل هەر نییە خۆی 139 مادەیە دەستوری عێراقی ئەم مادەی سەوچلە کورد و کۆمەڵە خەڵ لەبەر قەناعەت پێکردنی کورد و لەبەر چاواشەکاریە میان دروستکە بەس باوەڕم هەر مادەی سەوچل هەر نییە کوا ئادەی لەکوێ نووسا لە مادەی سەوچلا کوردوا وە ڕاستەکان مادەی سەوچلە و دەستورە بۆ جێوەجێ ناکرێت معناوە نییە شتێکی وەهمیە بەڕای قەناعەتمە وەهمیە و ئەو پەڕیشی هەر خەڵەتان هەر کوردانی خۆشیان قەناعەتیان پێ سەرگردانی کورد وەک ئەوانەی کە خۆیان بەخاوەنی کوردستان نەزانین بڕۆ بەناو دانوستان و بەناو دوو حیزب دەسەڵاتەکەی خۆشیان باوەڕیان پێی نییە ئەگەر باوەڕیان پێی بۆ چۆڵیان کرد ئەگەر ڕاستەکەن کورد کەرکووک خاکی کوردستان بۆ چۆڵیان کرد با کورد هەمووی کوژایە سەرکرد معناوە خۆشیان باوەڕیان پێی نییە شتێکە هەر ڕووکەش وە خەڵەتانی خەڵکە لە ڕاستیە قەوارە سیاسیەکانی هەرێمی کوردستان کاتێک ڕوو دەکەنە بەغا مەرجە بەرژەوەندی گشتی هاوڵاتیانی کوردستان لە بەرچاو بگرن بەڵام بەداخەوە لە نێوان حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە ئەو بێبتمانەی کە لە ئێستا سەری هەڵاوە بە تایبەتی لە نێوان هەردوو حیزبی دەسەڵات و لایەنەکانی تر بەداخەوە نایانتوانیوە ئەو بەرژەوەندیە نیشتیمانی و کوردستانیانی کە لە ئێستادا هاوڵاتیان چاوەڕێن بە تایبەتی نیشتیمانیەکان و با بڵین بابەتە دارایەکان کە قوت و موچەی هاوڵاتیە نایانتوانیوە تا ئێستا چارەسەری بکەن بۆیە لە ئێستا حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێویستە بە گوڕێکی نوێەوە هەوڵ بدەن بگەنەوە بە بەغا بە مەرجێک ئەو داواکاریانەی کە لە ئێستاە لە نێوان هاونیشتیمانیانە هەیە بیگەێنە دەسەڵات. لە ڕاستیا ئێستا زەروریات گەلێک شت زۆرە بۆ زەروریات بە تایبەتی لە ئێستاە قەیرانی دارایی ڕووی کردووەتە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم جگە لە پرسە نیشتیمانیەکان لە ئێسایە بابەتە دارایەکە گەورەترین و مهمترین شتا زائیدەن پرسە سیاسیەکانی تر کە یەکێک لە پرسە گرنگەکانەویش بریتە لە کەرکووک کە بەداخەوە لە ئێسایە لە دەست دراوە ئەویش بەهۆی کۆمەڵێک هەڵەی سیاسی سەرکردە و بەرپرسەکانی هەرێمی کوردستانەوە نایانتوانیوە پرسە نیشتیمانیەکان چارەسەر پێشووە لە کابینەکانی پێشووترا بۆ نەتواناوە مەسەلەی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانێک لای بکەنەوە بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی تاک و بەرژەوەندی با بڵین سەرکردە سیاسیەکانی لایەنە جیاوازەکان و بە تایبەتیش کۆمەڵێک سەرکردەی سیاسی لە نێوان هەرێمی کوردستانەکانە وای کردووە بەرژەوەندی خۆیان بخەنە پێش بەرژەوەندەی نیشتیمانیەکان کاتێکیش بەرژەوەندی نیشتیمانی وەلانرا بۆ بەرژەوەندی شخصی بە دڵنیایەوە هەموو پرسە سیاسیەکان و هەموو پرسە چارە نووسازەکان ئەدۆڕێ ئیتر ئایا بەشەڕ بێ یا لەسەر مێزی گفتوگۆ بێ بەداخەوە لە ساڵانی ڕابردووە ئەیانوت هەمیشە پرسە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە لەگەڵ عێراقا لەسەر مێزی گفتوگۆ لە دۆڕانە بەڵام لە شەڕ بەبردنەوەیە بەڵام لە ماوەی ڕابردووە دەرکەوت لەسەر مێزی گفتوگۆ
و لەگەڵەوەشا لەسەر با بڵین شەڕ با بڵین لەلایەنی شەڕەوە لە هەردوو لایەنە دۆڕانە کاویش ڕەنگە قەدەری کورد هەروە بوو بێت. ئەوەی بینیتان ڕاوسەنجی هاوڵاتیان بوو ئەوەی کە هاوڵاتیان باسییانە کرد کە مەسلەی بودجە و بژێوی خەڵک لە هەمووی زەرورترە و مەسلەی کەرکک و ناوچە کێشە لەسەرەکان ئەو داواکاریە گرنگانی کوردن کە بێ ئەو وەفدانە داوا بکەن لە بەغابۆیان جێبەجێ بکە بۆیە هاوڵاتیان هەرچەنە ئومێدیان زۆر بە وەفدەکە نیە بەڵام داوای ئەویانە کرد کە وەفدەکە بە گرنگیەوە باسیەوە بکە بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حیزبەکان وەلا بنێن و داواکاری هاوڵاتیان و داواکاری هاونیشتمانیانی کورد بگەێنە بەغدا پامی تۆمان پێشکەشکردن تا بەنامەیەکتر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.